لیستی که کردستانی بۆ ئەوەدان کردەوە بە یەکێتی مام بە یەکێتەکەی مامزەلات تکایە دڵی مامزەلات خۆشکەن بەدەنگەکانتە تکایە هونەرمەندی میلی خۆشەویست هونەرمەندی میلی خۆشەویست کاکە عەلیارا لێرەیە ئەو عەلیارەی لە فەرێژێتی چەندین جار زیندان بووە زیندانی سیاسی بووە لەناو کۆواریا لەناو ئەمنا لەناو زیندانەکانی ئازاکەم بڕینی سەری ناو خۆپیێنەوە عەلیارا عەلیارا ئەگەر لەگەڵ ماڵا هونەرمەندی خۆشەویست کاکە عەلیارا هەتا کاک عەلیارا گەتێنە هونەرمەندی میلی دڵخۆش کاکە ئەحمەد سەنگاوی کاکە ئەحمەد سەنگاوی گۆرانی دێزەکەی یەکێتی کوڕەکەی یەکێتی کوڕەکەی ناوچەی گەرمیان کاکە ئەحمەد سەنگاوی زۆر خۆشحاڵ گەنجانی لیسی سەوز چاوتان ماچەکەن دەستان ماچەکەن یا خۆڕەکە بن مای شەناسی یەکێتی نیشتیمانی کوردستان دەبێت Hare Krishna